بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەی جێ50 قسە لەسەر کتێبی مێژووی تێکۆشانی پێشمەرگەیەک لە نێوانی ژیان و مەرگدا دەکەین دیسانەوە بە میوانداری نوری حەماعەلی پێشمەرگەی دێرین. ومێدەوارم لەم بەشەدا قسە لەسەر کۆمەڵی باس و بابەتی گرنگکەین. قسە لەسەر ڕاپەڕینی مایسی ساڵی 1970 شارەزور و هەڵەبجە و هەورامانەکەین. لەم بابەتدا کۆمەڵێک باسی گرنگ باسەکەین، بزانین ئایا کێ ڕاپەڕینەکەی ساڵی 1970 ئەنجامدا، ئایا پلان بۆ داڕێژراو بوو یاخود هەڵقوڵاوی ناخی جەماوەر بوو. دوای ئەوە کۆمەڵێک ڕووداوی تر دێتە پێشەوە بە تایبەتی لە ساڵانی پێشی ئەنفالەکان و ساڵانی نەوەتەکانی پێش ڕاپەڕین هەوڵ دەدەین قسە لەسەر ئەو ڕووداوانەش بکەین لە بەشی سێمی بەرنامەکەمانە. کاک نووری ماندوومان کردی خۆشحاڵین لە بەشی سێمی بەرنامەکەش ئامادەیت. بەر لەوەی من بچمە سەر ئەوەی کە باسە ڕاپەڕینی ساڵی 1970 ناوچی شارەزور و هەڵەبجە و هەورامان بکەین. پێشتر لە بەشی دووەمە باسی ئاشتەوایی نێوان ئێوە و یەکێتی نیشتیمانیمان کرد. ئێوە کە کاتێک لە گوندی کانی هەنجیری بڵین بناری شارەزور لە بەری قەرەداخەوە لەوێ بارەگاتانە بێ هێزێک ئامادە ئەکەن و ئەچن بۆ شەڕی قەیوان ماوەت هاوکاری یەکێتی بکەن. ئەو کاتانە متمانەکە گەیشت بۆ ئاستە یەکێتی پێشوازی لەم پشگیریە بکات. خۆی زۆر سپاس. ئێمە کە شەڕێکمان بوو دەمە یعنی گشتی علاقەیە بوو بە یەکەوە. شەڕ بوو لە پڕوەتی ئاشتێک بوو هەمومان برەیەک بووین. یەکمانە بینی بەیەکەوە دانیشتمان. ئێمە لە 86 کۆبوونەوە بوو لە کانی هەنجیر باری پێدەشتی شارەزور لە بەری قەرەداغ باڵێ کۆبوونەیەکمان کرد وەکو خۆمان. تەواسی یەکم باس کردووە لە هەندێک بەڵام ئەوە بە بەستەریا بڕۆین. لەوێ ئێمە پێمان باش بوو و یارمەتی برادرانی یەکێتی بدەین، هێزێک بنێرین بۆ هاوکاری پشتیوانی ئەوان بۆ قەیوان ماوەت. ئەو کاتە هێزێکی 100 کەسیمان دروست کرد، کاک ئەحمەد قەدەفەری، کاک شێخ تۆفیق خواعافیکە لەگەڵ کاک ڕەفیق پارەزانی و کۆمەڵی برادەر لەوێ ئەوان چوون بۆ یارمەتیدانی برادرانی یەکێتی لە شەڕی قەیوان ماوەت. و خۆشمان شتەڕێکی گەورەمان کرد لەگەڵ یەکێتی بەیەکەوە لە پێدەشتی گەرمیان. بەڵێ بەڵام ئەو کاتە تۆ بەرەو گەرمیان ڕۆشتی وایە؟ من بەڵێ. ئەوان یەکێتی توانی ویان هاوکاری هێزەکانی یەکێتی بکەن لە قەیوان ماوەت؟ ئێمە توانیمان. بەڵێ نامە بەسم ئەو هێزەی تری ئێوە کە ئەڵێم ئەوان سۆشیالیست ڕۆڵیان بینی بوو؟ بەڵێ تەبعا. دێوە چەندێک پێشمەرگەتان نارچی هێزێکتان؟ 100 کەسمان نارد. بەس ئێوە؟ بەڵێ. شەڕێکی تری شەبوو بەناوبانگ بوو هەر لە قەرەداغ بە تایبەتی شەڕی ئیمام قاغر. ئەو کاتانە حیزبی سۆسیالیست و حیزبەکانی تر و تەنانەت بزوتنەوەی ئیسلامیش بەشداریان لەو شەڕەدا کرد. تۆ ئاگات لەو شەڕە بوو؟ نا من لەوێ نەبوو. ئەو کاتانە؟ نا من لەوێ نەبوو، لەو شەڕە نەبوو. ڕووداوێکی تری گرنگ کە لە مێژووی ناوچەی شارەزور و هەڵەبجە و هەورامانە دیارەوە ئەمێنێتەوە، ئەوش لە مایسی سیانزەی 5 ساڵی 1970 ڕاپەڕینی هەڵەبجە و ئەو ناوە ڕۆیە. ئەم ڕاپەڕینە پلان بۆ داڕێژراو بوو یاخود وەکوی تۆ لە کتێبەکە باسیەکەیت خەڵک تینی بۆ هاتبوو، بێتاقەت بوو، بێزار بوو، دەبوو هەر ئەو ڕووداوە ڕووباوە خەڵک بچێتەوە بەگژی دام و دەستگاکانی حیزبی باسە. زۆر سپاس. ئێمە پێش ئەوە کۆبوونەمان لەگەڵ خەڵکێکی زۆر کرد لە سیروان و لە سێسادق و لە هەڵەبجە و لە خوورماڵ و لە دێهاتەکان و هەتا نامەمان نووسی بۆ هەموو بەرپرسەکانی چەکداری حکوومەتی ئەو سەردەمە، ئەوانەی کە سیقەمان پێیان هەبوو. شەو کاتە چەکدارەکانی تەوزیع بوو بوون، ینی یەکێ سەر بەلایەک بوو، هەبوو پارتی خۆشەویست، هەبوو یەکێتی خۆشەویست، هەش بوو ئێمەیان خۆشەویست، هەبوو کەسی خۆش نەویست. ئێمە لە ئەو شەوەی کەوا خەرار نەبوو 13 مانگ بە 13 پێ خەراب بوو 15 مانگ ببێ، بەڵام تەقریبەر پێشکەوتنەکە ئێمە نەمازانی ئایا حکوومەت وای کرد کە زوو ئەوە بێ بۆی ئیشەکە نەگا، بەڵامەتی لە سێسایەخەوە دەستی پێ کرد، لە هەڵەبجەوە دەستی پێ کرد، لە سیروانەوە دەستی پێ کرد،
طبعا ئیتر قەرارەکەشمان بوو کە نەیەڵێن جێش و تەیارە و شتی حکوومەت بە ئیتیجای سیروان و هەڵەبجە بڕوات. ئێوە تۆ باسیەکەی شەوی 11 لەسەر 12 لە سیروان لە ماڵی مامنووری قارەمانی کۆبوونەوەتان کرد. کۆبوونەوەکە چی بوو؟ پلان بوو؟ کۆبوونەوەکە پلان بوو پێمان ڕاگەیاند هەندێک نامەمان نووسی بوو بە مۆرەوە هەندێک مۆریشماندا پێیان قاغزی مۆرکراوە دامان پێیان بۆ ئەو خەڵکە چەکداری کە لەوێ بە مەسلحەت دەزان بیدەنێ. هەندێک لە چەکدارەکان نامەکانی ئەوە نەگرتە بوو. ئێمە لەگەڵ ئەحمەی مامەنووری ئیسەماوە ئەحمەی مامەنووری لەگەڵ مەجموعەی برادر لەوێ کۆبوونەمان پێکە ئەوانەما تەنزیمیان بوون. پێمان وتن لە 15 مانگ ئێمە ڕاپەڕینە بێ کە ڕاپەڕین بوو ئێوەش هەموو لولەی تفانکانتان ئەکەنە دام و دەستگاکانی حکوومەت ئەوەی تەسلیمتان نابێ. گەڕاینەوە شەو گەڕاینەوە هاتینە چەمیزەڵە. بۆ بەیانی مۆعیدێکمانە بوو لەگەڵ عەبدوڵای کەریم ڕیشێنی بوو، لەگەڵ بورهانی عەزەبەگی نەوێ، لەگەڵ شاب خاکخۆڵی بوو لای عەربەت. ئەم سیانە ئامەستریە بوون. ئامەرسری ئەوەی فرسانەکانی ئەوە پیانەوە حکوومەت ئێمە ئەستری و فۆژمان نەبوو کەوتم ئامەستریانی ئەوانی حکوومەت عێراقی بوون. لامان بوون لە تەبەسەقوڵە کۆبوونەمان لەگەڵاکردن بەرنامەمان دانا ئێوە چی بکەن و لەکوێوە دەست پێ بکەن. ئێوە کێ بوون لە تەپەسەقوڵ؟ ئێمە من بووم، کاک شێخ تۆفیق بوو خوعافریکا، کاک شەید مەلانووری بوو خوعافریکا، کاک ئەحمەد غەفەری بوو ئێستاش ماوە کاک ئەحمەد غەفەری، کاک حەمەی ساڵح بوو ئێستاش ماوە کاک حەمەی ساڵح. حەمەی ساڵح دەوڵەتیار بەڵێ ئەمانە بووین. لە ئەسنای کۆبوونەکە ئەوان وتمان بڕۆن کاکێەوە بڕۆن. وەختێکمان زانی خەبەریان داینە کەوا ڕاپەڕینی دەستی پێکردووە لە هەڵەبجە لە 13 ماین بۆ 15 مان خۆمان حازر کردەوە. وتمان ئەوانمان بەڕێ کرد تیارە هات. تەبەن 2 گولار بژین پێ من. ئیتفاقشمان وایە نێڵین تیارە بڕوات، نێڵین بڕوانی تەقەی لێ بکەین بۆی بدا لە ئێمە شەڕ لەگەڵ ئێمە بکەون نەڕواتە سەر خەڵکە. ئەلا کولی لەوێ من 2 ئاربیجەکەم نابە تەبەسەقوڵە چۆڵ بوو کەلاوە بوو، ینی ماڵیتیانە بوو کەلاوەی خەڵکە بڕخا بوو. 2 ئاربیجەکەم بە 2 جار نابە تیارەکانەوە. تەبەن بوو بە شەڕی ئێمە و تیارەکان لێیان داین. کە لێیان داین حەمە عارف حەمە نەسیم پێشمەگە بوو لەگەڵ منە عەدە جیادشم بوو. ئەو شەهید بوو لە لامە. کاک حەمەی ساڵحی دەوڵەتیار بریندار بوو، کاک ئەحمەد غەفەری بریندار بوو لە. ئیتر ئێمە حەمە عارفمان خستە ناو توڕکێک لە سێبەرەکە دامان ناو هاتینەوە بۆ کشەری لێوە چویم تا هاتینە لای کشەری کاک ئەحمەی مالی ئێستاش هەیە لێرەیە کاک ئەحمەد. وتی کاکە فریاکەون وەڵی وەتاکە زۆر خەتەرە. ئیتر ئێمە بەڕاکردن ڕۆشتین بۆ تەبەتۆڵەکە. چوینە سەر جادەکە ڕەبایەکی چەکداری لێ بوو. چوینە ڕەبایەکە ئاربژێکی 11 جوانیان پێ بوو. کاکە واربژەمان بەنێ وتی بەخوا ناتوانین ئەمانگە دوای عیداممانەکە وتماکەمانێ وتی بەخوا نایدەم. وتم نایدەی؟ وەڵا ئەدا تۆقیان کرد پێشمەکان ئاربژەکەمان لێسەند. دوای تر هاتن لەگەڵمانە. بەرەو کێ ڕۆشتین؟ بەرەو گوردیگۆ بووین بە 2 بەشەوە ئێمە. کاک مەلانووری و کاک حسێنی خەلیفە بە ئیتجاهی گردیگۆ ڕۆشتن، بە ئیتجاهی خورماڵ لا مەرکەزی و بۆ سیروان بچنەوەن. ئێمە من و کاک شێخ تۆفیق و کاک حاجی عەبدوڵای سیامەوە خوا عافویان کا و کاک حەمە خەمور هەر خوا عافوی کا و کاک ڕەمەزان دیەکۆنی ئێستاش ماوە کاک ڕەمەزان و کاک ساڵحی مەجیلان ئامرکەتی یەکێتی بوو لەگەڵ کاک فازیل ئەوش ئامرکەتی یەکێتی بۆ تەشکیلە مەڕی بە 7 کەس بنەوەن. ئەوانشمان لەگەڵا بوو. چوین بۆ گردیگۆ کە چوین لێماندا لە گردیگۆ ڕایان کرد. چوینە سەر جادەکە هەتا ئێوارە هەتا توانیمان شەڕمان کرد. ئیتر ئێمە سیارێکشمان کرد، سیارەکەمان داشتاری لە ماڵی کاک حەمڕەشێوە محەمەد تا درەنگێ جیاز و شتەکانمان هەمووی دا بە ئەو کاک حەمە بۆی هەڵگرتین. ئەحمەدمان لەگەڵا بۆ خانەقینی بووم کاکێ توان لەگەڵ منابێت. ئیتر ئێمە تفیشەکەمان پێنەما تەحاملمان نەما وتی من تەیارژە گەڕێتە من بە سورعەتی ئاخر خۆم کرد بە تەبەتۆڵەکە. شەید مەلانووری لەوێ بوو لەگەڵ حسێنی خەلیفەوانە برادرانی ئێمە لە چەمەکۆ ڕۆشتە خوارەوە چوون بۆ تەبەتۆڵەوانە. ئیتر لەوێ تیارە بەسەرمەوە بوو. مەلانووری هەر ئاوایەکی کرد ئاسمانە تێگەشتم کە تیارە بەسەرمەوە بە سورعەت سوڕامەوە خۆم کردە ژێر تۆکانی کاک فەتاحی حاجی محەمەد لە تەبەتۆڵەکە. وەڵام من دابەزیم بەخوا لەما 20 هەنگاو 30 هەنگاو دەرچووم لە سیارەکە و سارۆخی دای لە سەقفی سیارەکە سووتانی. ئیتر ئێمە لێوەماینەوە هەتا ئێوارە مەغریب بتە جێژ ڕۆی بەرەو هەڵەبجە و لەوێ گەڕێکی کانێشخانی هەڵەبجە هەمویان تەخت کرد.
باش خەڵکی زۆریش بەڕاستی گیرا هەم لە هەڵەبجە لە سێسایق لە سیروان لە سێسایق خەڵکی زۆر شەید بوو کە عومەر سوێلەمەشی شەید بوو کاک دکتۆر جەمال هەبوو لەوێ ئەو شەید بوو یعنی زۆر شەید بوونەوە بەڵێ خوشکەی کاک شۆتەفق شەید بوو بەڵێ بەڵام شتێک باسەکەی یعنی بە تایبەتی ئێوە ئەو کاتانە لە شارەزور بوون تۆ باسی شەڕ ئەەکەی تەنانە لەسەر جادەکەی تەپەتۆڵەکە لەگەڵ جاشە لە کشەوەری باسیەکەی لەگەڵ جاشە بەڵام ئەمەیان کە باس ئەەکەی دەیتە سەر ئەم باسە ناوی سێ ئامر سرێدیەنا کە هاوکاریان کردوون ئایا ئەوانەی پیانەوترا جاشەکان کە بڵێن لە فەوجە خەفیفەکانی حکوومەتی عێراقا بوون ئایا ئەوانە هەمویان وەکو یەک هاوکاری هێزی پێشمەرگیانە کرد یاوێن جاکردنەوە هەبوو هەڵاوێردان هەبوو نەوەڵایی ئەوانەی ئێمەمان ناسین زۆربەی زۆریان هاوکاریان نەکردین دوو شەڕی گەورەی ئەوەی سەر جادەی تەپەتۆڵەکە و کشێریش باسەکەی کە کاتی خۆی پێشتر لەگەڵ جاشەکانە جاشەکان ئەوە بە دوو ئێوارە کەمی ئێستا ماوە جاشە بەڵێ ئەو مەسئولی ئەو مەفرەزە جاشەی سەر ماوە بەداخەوەی سەلەوە چە پلەیشی هەبێ و ئاوەت لەو منتیقی ئەولایە دوو ئێوارە کەمینیان دانا لە کەمین یەکەم لە بەنی تەبەسەقڵۆ کشێریا بوو کاک ڕۆستەم ڕۆستەوی مسەوەبەک لەگەڵ کاک دکتۆر مەحموود ئەحمەبەک خەڵکی خورماڵ بوو لەگەڵ بورهانی سەعاد زەڵمی خەڵکی زەڵمی لای ئەحمەوا بوو ئەو سیانە بێگۆ شەید بوون ئێمە ڕۆشتین بەدەمانە بەڵام تا ڕۆشتین ئێمە ئەوان شەید بوو بن دەرنەزەکانمان هەڵگرتوونە بەڵایەنەکەیشی بۆ ئێوارەی دوای چوین بۆ تەبەتۆڵەکە لێوە پەڕینەوە هەمان مەفرەزە کەمینێکیان بۆ دانێن لێ مام کەریمەڕەش و برایم خەڵکی سێمانی بوو ئەو دوانە شەید بوون کە عەلی بشکۆل و کاک حاجی عەبڵەوانە جلەکانیان گولەوشتی زۆر پێوە بوو کاک مەحموود شەرفی زۆر بە سەختی بریندار بوو بە دوو ئێوارە 5 کەسیان بەڵام ئەو سیانەشت بە نمونەیە ناوە تۆ هاوکاری کردوون بۆ نمونە ئەمانە کە تەخیان لێکردی نە ئەو سیانەی کە ئەڵەی لەگەڵمانە ئەو سیانەت بێگومان ئێوە لە تەنسیقا بوون لەگەڵیانە بۆچی هاتبوون وەلای ئێوە هاتن تەبلیغمان کردن ئاگادارمان کردن کە هاوکار بن لەگەڵ خەڵکەکە یارمەتی خەڵک بدەن بۆ پەلەمەردانی منەظەمە و ئەمن و ئیستیخباراتی عەسکەری کاک نووری ئەکرێ بپرسم ڕاپەڕینی مایسی ساڵی 1970 کێ کردی چی بوو کێ کردی ئێمە ئێوە وەکو کێ ئێمە وەکو سۆسیالیست هەتا کاک جەبار فەرمان لە حدودەوە هاتەوە هاتە قاجر دەوێ ڕێبوو خەرداخ زۆر علاقەمان نەبوو بەیەکەوە کە لە هاتنەوە لەگەڵ کاگە حەمە و شەید عەبدوڵڵا ئاغا ئەوانە گشتیان هاتنەوە بۆ شارە زۆر لەوێ بە منی وتی باشە تۆ ئەزدانی ڕاپەڕینە بۆچی بە ئێمە نەوت وتم بۆچی بە تۆ بڵێم ئامرکەتەکانی خۆ دەقا پێت بڵێ چ ڕەبتم بە تۆیە وتی ئاخرم ڕێگە دوورم بڕێ وتم ڕەبتی بە منەوە نییە بەڵام دوایی لە ئیزاعەکەی گەلی کوردستانێکێتی ڕاپەڕینەکان کرد بەهی خۆیان هەرواشەیەکێتی ئەڵێ بەڵام ئایا دەستکەوتەکان با پێ بڵێم یەکەم پێشمەگە بۆ لەگەڵ من ناشێت بووە بریندارەکان هی ئێمە بوون گرتنی خورماڵ و ناقیلەکەی خورماڵ ئێمە بووین سەیتەرەدانان لە گردی گۆ و تەپەڕێزینە کە نەمانێشت و جێش و جاش بە ئیتیجای هەڵەبجە بڕە ئێمە بووین سیارەی ئێمە سوتاوە ئەو ئیڤانەی ئێمە گرتومانە ساوە ئەو عەسکەری ئێمە گرتومانە باشە کێ ئەوە دوای ئەوە تەبەن ئەوەی کە ئێمە ئاگامان لێ تەبەن احتمالە هاوڕێیانی حیزبی شوعی ناو هەڵەبجە بەیانیان دەرکرد بێ قسەیان کرد بێ شەو لەم کە بەرەوانە بەڵام ئێمە ئاگامان لێ نییە بەس دوایی هەموو حیزبەکانی بەرەی کوردستانی بە پارتی و بە یەکێتی و بە شوعی و بە حەسک و بە ئیسلامی و هەمووی بەیەکەوە ئیتر هەمووی تەوزیعات بوون بۆ ئەوەی کەوە بەڵام بەداخەوە نەتیجەی ڕاپەرنەکە چونکە سەرتاسەری نەبوو بەڵام ئێستا بۆ پیاوێکی و مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمان لە سێ سادەق دەوری بینی لە سێ سایق بوو کاک مەلا ئیبراهیم دەورێکی زۆر جوانی هەبوو و زۆر خۆشەویست بوو و ئینسانێکی زۆر ئازار لەناو هەڵەبجەشە هەر مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەوان دەوریان بینی مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان لە هەڵەبجە بوون ئەوان لە ڕێگەی مکەبەرە و قسەکردن و ئەوانە و تەجڕیکردنی خەڵکەوە دەورێکی زۆر باشیان بینی هەر بۆیە ڕۆژنە کانێشخانیان ڕوخان لە نەتیجەی ئەو دەورە کوردانە شۆڕژ گێڕێ پیاوانەی ئەوان بوو کانێشخانیان ڕوخان حکومەتی عێراقی ئێمە ئەوەی سەرجادەکە خۆی زان چۆنە بێتاقەتی خەڵکەکە هەموو حیزبەکان ئاگای لێ بوو هەموو حیزبەکان بەڵام
کێ شەڕەکانی کرد وەرە پێم بڵێ کێ شەڕەکانی بەڵام تۆ خۆت باس لەوە ئەەکەی کە خەڵک بێزار بووە یعنی حەز ناکە یعنی لەو کاتانە جۆرێک لە شوێن کەوتنی شەپۆلی خەڵکەکە بووە بۆ ئێوەش چکە ئێوە بەرنامەتان داناوە 15 مانگ بێ بەڵام خەڵک 13 مانگ لە سەی سادق و سیروان و هەڵەبجە تەقەی دەست پێ ئەخرێمە ئێستش بە گومانم لەوە ئایا بۆ کەوتە 13 مانگ ئایا حکوومەت دەست پێش خەری کرد بۆ ئەوەی ئاڵۆستر نەبێ گەورەتر نەبێ هێز زیاتر نەگا ئەمە جێگەی پرسیارە بەڵام ئەوی تر باشە شەیدەکانی سێسایق کێ بوون خەڵکەکە هەری ئێمە بوون شەید عومەر و شەید دکتۆر جەمالەوان هەری ئێمە بوون خوشکی شێخ تەوفیق خوشکی شەید شێخ تەوفیق بوو هەری ئێمە بووە لە تەبەسەر خۆڵە پێشمەرگە شەید بۆ شەید حەمعار و حەمەد نەسیب دیەکۆنی لەگەڵ منە بووە عەدەجیازی من بووە و من تەقام کردووە لە تایارەکە باشە هەمەی ساڵە لەگەڵ منە بوو ئامر کرد بۆ لای من کاک ئەحمەد خەفەری ئامە هەرێم بۆ بریندار بووە گرتنی ڕەبایەتە بە تۆڵەکە ئێمە بووین بڕاستە ئاکەرتێکی برادرانێکەتیمان لەگەڵە بوو کناڵم کاک ساڵحی مەجیلان هەڵەبجەیە کاک فازیل هەردووکیان نەماوان عافیان کە ئەو 6 پێشمەرگان لەگەڵا بوو ئەوانەی لەگەڵ ئێمە بوون بەڵام وەکو ئەوەی لە ئەسنای بواجبەکە خەڵکمان لەگەڵ بووە لەویا ئێمە کەسمان لەگەڵە بەڵام هەموو حیزبێت توانێ خۆی گا بە ساحیبی بەڵام دوجار ڕاپەڕینەکە خەڵکەکە بوو بۆ خۆی هاتن و لە ڕێی مگەبەرەی مزگەوتەکان و لە ڕێی ڕێکخراوە پیشەیەکان و بەیان نامە و نووسرا و دوای حیزبی بەعەز لە سەی سادق کۆمەڵی خەڵکی شەهید کرد لە هەڵەبجە و سیروان یعنی هێزێکی زۆری خۆشت باسیەکەی کە دوای ئەوە ئەهێنێ بۆ ناوچەکە وانە ئەزان چۆنە ئەو کۆڵێم هەموو حیزبەکان نتوانێت خۆیانکە بە ساحیبە مۆزمان هەر کەسێ لە دیدی خۆیەوە ئەتوانێ وەزعی خۆی بازکە من لە دیدی خۆمەوە لەنە واقعەکە بووم پێشمەگە بووم هەربێجی و تفەنگم پێ بۆ شەڕم کردووە شەیدم داوە و برینداریشم داوە هەمەی ساڵە ئامە کرد بۆ لای من بریندار بووە شەید حەمعار حەمەد نەسیب خەڵکی دێکۆن بووە عەدەجیازی من بووە لەگەڵ مناو شەید بوو یەک پێشمەگەی ترم پێ بڵە شەید بوو بێ هی یەک حیزب بۆکو خەڵکی مەدەنی لە ناو سەی سادق بە تایبەتی تێزابیان ڕژ بەسەر هەندێک لە ئەوەی سەی سادقیش کاکە خوشکی شەید شێخ تەوفیق بووە هی ئێمە بۆ شەید بووە شەید عومەر خەڵکی سوێلەمیش بۆ هی ئێمە شەید بووە دکتۆر جەمال شەید بۆ هی ئێمە بۆ شەید بووە خالیە کۆڵ هی ئێمە بۆ دەستی پەڕی بوو دەستی پەڕی خالیە کۆڵ لێوە خالیە کۆڵ ناوی ناز ناوی خالیە کۆڵیان پێ دەستێکی لێ بوویەوە ئەی باشە خۆی تر من ئەمە حەقەتە بێڵم بەڵام ئەمە لە مێژووە کەمتر ڕاستە بەڵام هەر دوجار بە کۆیەوە چکە لە نەتیجەی ئەو بۆ نوێ هێزێکی وەکو بزوتنەوەی ئیسلامی ڕاگەێنرێ لەو کاتا و مەلاکان کۆمەڵی خەڵکی زۆری ئەو مانتیقیان لەگەڵا ڕۆژکە دوایەوە ساڵی هێشتا دو ڕاپەڕینەکە جەنابی مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان عەفویان کە خوا لێیان خۆش بێ لەگەڵ کۆمەڵێ برا و بەڕێزی ترا لەگەڵ هەندێک مەفارەتی خاسە لەگەڵ هەندێک چەکداری زۆر هاتنە دەرەوە کاک نەبەرجافیش هاتە دەرەوە دوایەوە سابیری حەمەنی بارام هاتە دەرەوە حەمەڕەجی حەج ڕۆستەم هاتە دەرەوە کاک تۆفیق ڕەعنا هاتە دەرەوە عومەری حەون وازۆڵی هاون هاتە دەرەوە هەموو ئەو منتیقە ئەوەی کە لە خۆی ڕابین هاتنە دەرەوە دوا ڕاپەرە دوای ئەوە بزوتنەوەی ئیسلامی تەشکیل بوو بەڵام کاک نووری تۆ گلەیەک شەکەی لە ئیسلامیەکانەڵی ئەوەیە زووتر کە ئەو هەموو مزگەوت و تەکیە و خانەقای دیەکان ڕووخا دروست بوو نایە خۆ هێزێکی وەکو بسوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبوو هێزی هەبوو دروست بوون ماوە شێخ محەممەد ڕابەریان بوو ساڵی 1970 ئەوان ڕایانگەیان مەلا محەممەدی بەرزنجی کە ئیمام و خەتیب بوو لە شانەری و سەی سادق پێش ئەوان هاتە دەرەوە بەس مامۆستا مەلا محەممەدی بەرزنجی لەکوێ دانیشت لەشکری قورئانیان دروست کرد لە سنە بوو لە ئێران لەکوێ دانیشت لە ئێران لە سنە لەشکری ئیسلامی عەباس شەبەکەوان بوو ئەوە لەشکری ئیسلامی ئەمان لەشکری قورئانیان دروست ئەلا کوری وەکو چەکدار وەکو هێز ئەو هێزە نەبوو دیار بێ بەڵام لەشکری ئیسلامی هەبوو لەشکری ئیسلامی کە بوو عەباس شەبەکەوان دروستیانەوە تفەنگ لیبیەکانیان پێوەتە هائێنا بوو تفەنگە لیبیەکان تەوزیعیان کردبوو من مەبەستم لێرە زانین چۆنە من ئەڵێم لە ساڵی 85 ئەو نەقسە گەورە بەسەر میلەتێما هات لە ساڵی 87 دەستکرا بە ڕاگواستنی گوندەکان و وێرانکردنی کوردستان و ڕوخاندنی مزگەوت و سووتاندنی قورئان و تێکدانی ڕەس و باخەکان دەبوو پیاوانی ئاینی ئێمە ئەو وەختە زیاتر چوو ئەخوان و موسلیمین کاگەلێک لە پەنجاکان و هەیە وایە باشە دەبوو ئەو کاتە مامۆسایانی ئاینی من ناڵم خوا نەخواستە خەلەلێکیانە بووە
دڵسۆز بوون خەمخۆر بوون دەبوو مامۆستایانی ئاینی ئەو سەردەما زیاتر ئەو کاتە قەراریان بدایە نەک هەشتا حوت بێن هێز دروستکەن ڕاستە نەک مامۆستا مەلا شێخ محەممەد لە ساڵی 84 دوای مفازەدگەی یەکێتی هاتە دەرەوە ئەمە نابێ ئەبێت تۆ لە کات و ساتی خوای سە بۆ نمونە یەکێتی فەقرەکەڵێ من لە ساڵی 76 لە 1/6 یەکەم مەفرەزەی چەکدارێمە بووی واناڵێ باش پارتی دیموکراتی کوردستان و کاتە قیادی مۆقەت ئەڵێ نەخێر ئێمە بووین باش بەڵام ئەی حیزبەکانی ترکوان بان بەژی خۆیان بڵێن بەڵام ئێستا مێژوەکەیان کاتە حەزبەکەی منی ئەوسا سۆسیالیست لە ناوی کەتیریشمە ئەو کوێی نیشتمانی کوردستان بوو ڕاستە حیزبە نەتەوەیەکان زۆرتر بوون و دەست پێشخەریان بەڵام هەر بوونە تۆ ئەو دیکانی هەنجیرەکە لە قەرەداغ باسیەکەی لە پشتی ئەوە لای بلکان مەقڕێکی بزوتنەوەی ئیسلامی تیا بوو مەقڕەکەی قوچکە کە حاجی محەممەدی قەرەداغی ئەوانی لێبوون ڕاستە هەشتا و حوتە بەڵام پێش ئینتیفازەکەش ئەو هێزە هەر وجودی هەبوو بەڵام ڕاستە لەوانەیە چالاکیان کەمتر بوو زیاتر لە خۆ ناساندنا بوون ئەگینا ئەوان لەوانەیە ئەندامی مەکتەبی سیاسیانێ لە ساڵی 86 مەلا لەتیفی پێنجێنی شەید بووە مەجموعە شەیدی تریان هەبوو لە مەنتیقەی شارباژێر ئەوانەیان نەبوو بەڵام وەکو سۆسیالیست و یەکێتی و پارتی ئەوانە هێزێکی گەورە و ئەوە نەبوون ئەوان خۆیانە ناسان کاک مەلا محەممەدی مەلا ساڵحی زارا مەلا محەممەدی شارە زووری بەڵێ پیاوێکی زۆر بەڕێز زۆر مستەقە بوو زۆر تێگەشت و زۆر کورد پەروەریژ بوو پێشتر هاتە دەرەوە هات بەڵام وەکو خۆی هات من ئەڵێم پێشتر دەبوو ڕێکخراوێکی بەهێزی چەکداری دروستکەن بۆ بەرپەردانەوەی قەزیەکە خۆ مامۆسایانی ئاینی دڵسۆزی خەمخۆری نەتەوە پەرستیش لە ناو منبەری مزگەوتەکانە دەوریان هەبووە بەڵام وەکو خۆی هێزیان هەبێ دیفاع بکەن مەیدانین وەکو حیزبەکانی تر کوانچیە بوون پێم نا ڕاستە هەبوو بەڵام لە قۆناغی خۆناسان مابوویان نەناسزان ینی لە لاخی خۆیانە هەبوو بێ لە ناو من کاکە ئەخوان لە پەنجەکان و هەیە وایە مامۆستا مەلا عوسمان خۆی لە ڕازی بێت لە پەنجەکان و لەگەڵ مامۆستا مەلا عەلیوان و لە پەنجەکان و خەریکن من ئەڵێم وەکو هێزی چەکدار و دیفاعکردن لەو مزگەوتە ڕووخاوانە لەو قورئانە سوتاوانە لەو کانێ پڕکراوانە لەو ڕەز و باقەتێک دراوانە دەبوو زووتر بیکەن من بەرنامەکە ڕاستە مێژوێ نامەوێ مناقەشەکەین زۆر بەڵام لە ساڵی 84 کە لەشکری قورئان دروستەکەن هێزی سەلاحەدین و خالید و شافعیانە بێت لە مەلەکان و لە بۆسکان و لە هانەنەوە ئەوانش شوێنیان لە دزڵی هەبوون بەڵام ئەوان لەبەی مەرحەلەی سەرەتایی بوون ڕاستە وەکو حیزبەکانی تر چالاکیانە و بەڵام هەبوون وەک هێزی چەکدار داستانی قەڵبەزە و کانی بەردینەشتانەیە ئەگەر بە کورتی بۆ بینەران هەم ئەوەی قەڵبەزە و کانی بەردینەوە ئەوەی شیرەمەڕ وەگرتنی تۆپخانەکەی بەرکەورگانیش باسکەی بۆ ئەوەی وردەکاریەکی مێژووی ڕوونکورتی شاری قەڵبەزە گەچی من لەوێ نەبوو مەجموعەی برادەرمان ئێمە لە بەری شارە زووری ئەو بەربووین برادرانی ئێمە لەوێ جەولەیەکیان کردبوو ڕەبایەکیان گرتبوو لە پشتی سرای سوپاناغا شەو چوون بەیانی حکوومەت بەهۆی دۆستەکانی خۆیان پیاوەکانی خۆیەوە معلوماتیان وەرگرتە بوو کە ئەو هێزە ئەوەی کردووە لە بەری ئەو بەرەوەیە بە کورتی پێ دەڵم شەڕێکی گەورە بوو ناوی هەبوو ناوی بەشداربووەکانی شت نووسیوە تەنان هەمووی منووسیوە شەیدەکانشم نووسیوە هەمووی تایەتی لە کتێبەکەم بۆیە من بۆی کورتی کەمەوە شەڕێکی زۆر گەورە بوو داستانێکی زۆر گەورە بوو دەستکەوتێکی زۆرش کرا کۆمەڵی پێشمەگەی قارەمانی چاکی شەید بوو ئەوێ بەنسبەت شەڕی شیرەمەڕەوە طبعا ئێمە حەو شەیدماندا لەوێ مامۆستا دڵشاد عەلی ئەکبەر فێزوڵڵا خەڵکی خانەقین بوو مدیری مەکتەب و هاتووە دەرەوە ئەو مەسوول مابوو مەسوولی ئەسکەری مابوو ئێمە من بووم کاک شێخ تەوفیق بوو کاک مەلا نووری بوو کاک مەحموود شەریفی بوو کاک برایم خاجری بوو تۆفیقی حەمەگوڵە بوو مامۆستا جەمال پاسۆک بوو ئەوشمان لەگەڵا بوو حاجی مەحموود گەورەدێ ئەو وەختە ئەو لەشکری ئیسلامی بوو ئەوشمان لەگەڵا بەڵام دوایی بینیمانەوە ینی شەڕێکی زۆر گەورە بوو 29 ماڵ ڕووخا بەسەرمانە حەوت شەیدماندا لەوێ بەڵام نەمانیاڵا حکوومەت بێتە ناو دێکە هەر لە سەعاتدا دێ چارێکی ویست بۆ دەبیانی شەڕ بوو هەتا 5 ئێوارە دوو فیلاتۆس بیلاتۆزە چییە؟ دوو سەمتی و حەمباڵێک لەگەڵ تۆپخانەکانی هەموو ناوچەکە لەگەڵ 5 دەبابە لە ئێمەدا لەوجێ کارەبا شۆرتی کردهبوو حەو پێشمەگە شەید بوو 29 ماڵ سوتا بوو خەڵکی دیەکەتان چی خەڵکی دیەکە پێش ئەوە ئێمە ئیزنمان داوتمان کێ ئەتوانێ بڕابڕۆ هەتا گوێمان بە جیهازی وەکوتۆکیمانە بۆ کاتە
گوێمان لێ بۆ جاشەکان ناوخۆیانە وتیانەوە کەسی تیان نەماوە خەڵکی دیەکە هەمووی هاتووە بەڵام وتیان ئەی قووەتیان وتی ئەڵێن 400 حەسک و قیادە مۆقەتە ئەوەی و پازدار مۆقەتە بە کەلیمەی ئەوان لەگەڵ شوعی ئەوانەی ئێمە زمان وڵایی درۆکەن 400 کەزین ئەخ و معلوماتی قۆڕ بوو کە ئێمە دامە بووە معلوماتی زۆر خراپ بوو وزماوەڵا درۆکەن هەر ئێمە و هەفتا کەس ئەگەر پیاون وەر ئەوەنە گومڕامی لە خۆمان نهێنیەکەتان درکان نهێنیەکەمان دەرکان بەبێ ئاگاشمان لێ بێ حتى جیازەکانمان ینی شەڕی ئەوە لەوێ شەڕێکی گەورە بوو بەڕاستەکەی وەکووتم مامەساڵ دشات شەید بوو مەسئول یەکەممان بوو مامەستا جەمال شەید بوو هەمووی مامەستا شەید بوو فایق مامەکەریمی جەراسە شەید بوو عەلی مەلا عەبدوڵای کوڵکانی شەید بوو حەمید هەم ژەمبرام و هەم زاوام بوو شەید بوو ینی حەو کەسمان شەید بوو لێ نەزانمەوەکەم مەگە لەوێ چوێتەوە ئەمانە کۆمەڵێکیمان بریندار بوو بەڕاستەکەی شەڕێکی زۆر گەورە بوو و دیار بوو هەموو خەڵک بە دوای شەڕەکە هەموو خەڵکی ناوچەکە گشتی گەشت بە ئێمە باش ئەو گرتنی تۆپخانەکەی بەرکەوەرگان ئێوە بۆچی لەو کاتا کە کاتێکی بێدەنگیش بوو وردە شەڕ و شتەکان وردە بەرەو کەمبوونەوە و بۆچی گەشتە تۆپخانەی بەرکەوەرگان هەشتا حەوت ئەو تۆپخانەی هەمومانی هەراسان کردبوو لەو شاخ ئەمێ هۆکارە بەڵێ هەمومانی هەراسان کردو ئەو تۆپخانە و تۆپخانەی دەڵەمەڕ دوو تۆپخانەی زۆر گەورە بوون یعنی تۆپەکانیان زۆر مۆ تۆپەکانیانە گەشە ئەو دۆڵ و ئەشکەوتانی لایەوە والله ئەگەیە دیوێرانیش ئەوەی نزیکی مەریوان ئەگەوت ئەو دیش ئەوەی بەرکەوەرگان ئێمە بڕیارێکماندا کە شتێکی گەورە بکەین برادانی یەکێتی لە دوودارەی لای دەژڕێی دەربەنی خان لای بیرکەوانە معسکرێک لێ بۆ پەلەماریاندا و مەجموعە شەیدیاندا بەداخەوە عەدەدێکی زۆر شەید بوو و لەم لاشەوە بەرنامەیەکیان دانا لقی چوار بچن بۆ تۆپخانەی بەرکەوەرگان هین بۆ تۆپخانەی دەڵەمەڕ بیگرن بەڵام ئەوش مەرجان نەبوو گەڕانەوە بەڵام شەڕێکی گەورەیان کرد لە یاڵام پێ و هانەی دن و ئەحماوە زەڵمەوە هەناوە ئێمەش ڕۆشتین پێشەوەی ئەوان ئەوە بکەنێمە چوین کاک شێخ تۆفیق و کاک حاجی عەبدوڵای سیامێوە و کاک ساڵە خڕنووکی و کاک عوسمان سیامێوەی و کاک عوسمانی ئەحەڕەش و ئەمانە ڕۆشتن سەیری تۆپخانەکەیان کرد بە کورتی بێت دەڵێم هاتنەوە کاکە حەمەوتی حەزەکەم تۆش بڕیت وتم با بەوان چۆمنی بۆ چییە وتی نە حەزەکەم تۆ بڕێ بزانین تەکی دەکەیتەوە بزانم نەمزانی مەبەستەکەی چێ بەڕاستی ئێستاش لێی تێنەگەشتم بزانین چۆنە وڵایەتی کە ڕۆشتم سێرم کرد تەبەن معسکەرەکە لە بەردەما بوو ئێمە چوین بەردەمی ئەشکەوتێک تقریبا 500 متر لە دووری معسکەر لە پەنای بەردەکانە حەت بەیانی مەلابانگە گەشتوێنەوە هەتا مەغریب ئێمە ئەوە دانیشتوین نەجوڵایەت لەنا ئەو بەردانە لەنا ئەو بەردانە حتا پێش مانگی 6 بوو بەڵێ ئێمە هەتا پێش مەغریب نووسیمە هەڵساین ڕەبایی کۆنە بوو لە بینی وشقوپە و بەرکەوەرگانە چوومە دەسەر ئەو ڕەبایە کۆنە بەلاتەنیشتی ئەو دیوە ڕسمی معسکەرەکەم دروست کردەوە بە قەڵەم و خاغەت تۆپخانەکە لەکوێیە چەند تۆبیتەیە چوار لولەکە لەکوێیە دوو لولەکە لەکوێیە حانوتەکەی لەکوێیە سیارەکان لەکوێیە جیازەکە لەکوێیە چکە ئێمە بەسمە جیازەکە بۆ زیاد چکات زیارڕەکانمان نەبوو کات هیوایەت ئاوا سەیتەرەتان هەبوو تۆ ئەوە بەڵێ ئێمە ئەوە لە بەردەممان نەبوو شەویش بوو پێش مەغریب نای ئەوان نەیان ئەبینیت ناوانێ ئەوان چوزان پێش مەگەلوێ هەیە ئیتی کە ڕۆشتمەوە وتی چییە وتم مەڵای گرین وتی چۆن وتم مەڵای گرین لەکوێ بوو کاکە حەمە و کاتە لە قاژر و تەبەسەر خوڵە و کوشێری و دۆڵاش و ئەو منتیقە کە ڕۆشتم وتم ئەتوانی بیگرین وتی چۆن وتم مەڵا وەزەکە ئاوایە ئاوایوتی زۆر باش ڕۆژی دوایی قوواتەکەمان مەسافە پێوەرگرت چوین بەرەو بێڕشکە و ناوە بە ڕۆژ بۆ سەر لە شێوانن بەرەو ئەوە چوون تا تاریکی کرد تاریکی کرد یەک ئەوەی کە لە دوای دواوە بوو اینجا ڕووی کردو ئەم دیەوە بە ئیتیجای عەلیاخوڵ هاتین بە دەکانی ئێمە چوونە عەلیاخوڵ تا ئێوارە لێوە بوون ئێوارە هەرێکی نادمان لە سێساقە خواردنوشتیان بۆ هێنای نان و شتیواتە کاک جەباری مام و کاک نەوزادی عەلیکە حەمە ساڵحوانە نان وشتیان بۆ هێناین هەرێکی دوو نانماخستە گیرفانمان و بازی خیاری ماڵمامەی ماڵمامە دێوانە خزمانی گیرفانمان و لێماندا بەیانی شەبەق چوینە پشتی مەعسکەرەکە ئەمە بە پێ تا بەرکەوەران بەڵێ ئەمە بەدەم خۆشە بە پێ ئەوە خۆ دەزانێت تۆ لەوە چێ معلوماتی لێ لەو مەندیقە ئازای چەند دوورە چوینە پشتی مەعسکەرە تا ئێوارە و ئێوارە بەرنامەیەکمان دانا و من دانرام بۆ بابوو نظامەکە بەڵێ کاک شێخ تۆفیق و کاک
کاک برایم خاجی دانا بۆ ڕێبایەکی چەکدارەکەم بعد جاشی تیا بوو کاک شێخ تۆفیق و کاک محموگری شەریفی و کاک ڕزگار و ئەو کاکانە دانران بۆ چوالولەکە من دانران بۆ چواردەونیەکە بۆ بابوو نظامەکە دوولوەیەکی لەسەر بە چواردەونی و لەگەڵ کۆمەڵی عەسکەرە 15 ئەسکەری تیا بوو کاکە هەمووان چوونە بەینی وشخوبە و توتەقاج و هین توتەقاج و بەرکەروگان سەریاڵەکە چوونە ئەوێ لێوە بوون چوە پازدارشمان لەگەڵا بوو بەڵام بەگە کاکە هەمووانە بوو ئیتر ڕێگەکەی من دوور بوو موعیدەکەمان سەعات 9 بوو ئەبێ سەعات 9 ئێمە تەقە بکەین کێ تەقە بکە من ئەبێ تەقە بکەم من مەسوولە خواتەکەم یەکەم کەس دەبێ من بیکەم چۆ خواتەکەی منە 5 کەس بووین کە ڕۆژتی تاریکە شەوە چاو نابێنێ سەعات 9 27 دقە گەشتی ناوێ 27 دقە لە موعیدەکە دواکەوتی بەڵام سێ ئاربجیمان پێیە تەبەن منم ساڵحی مامە خالەیە شەید بەکردی کۆنیە ئەو ڕەحمانە بەچەیە نووری بچێ هەمە ئیمامە سەلامی تۆفیق قەمەریە عومەر گێڵەکیە عەلی مۆریاسیە عەتا مۆریاسیە بەرزدان کاکلە ئەوانەی بینم ئیتر ئێمە 27 دقە دواکەوتین و پێم وتم کاکە بەس جادەکەمان بین بوو یعنی تقریبا 10 مەتر جادەی ئەو جادەی خۆڵش بوو وتم کاکە هەر کەسێکەوت بە خۆشمەوە کەس ڕانەوەسێ بەجێم بێڵن بچن بامە عەسکەرەکە بین دوای بریندار و شێدەکان ڕەگرێ ئیتر کە لێماندا یەکەم کەس من ئەربژیم دوو جاری شتەکانم ئەو شەوە گرتان دوو جاری شتەکانم اینجا دوای دەرچوو بوونێ لە ڕێگە ڕۆشتی بوون دەرچوو بوو لاینەکەی لە شەرحەکەی خۆی دوای خستمە ناوی وەڵا ئاربجەکەم پێوەنایەت کاک ساڵح و کاک بەکریش ئەوانی دوو ئاربجیان پێوەنا معسکەرەکەمان گرتەوە ئەو شەوە گیرە زۆر وردەکاری زۆرە وەگەر ئێستا باز بکرێ ئەو کاتانە باسی با ڕزگارێ بۆ باسکە هەم ڕزگار و هەم زایری حەڕەش بۆ باسکەم زایری حەڕەش کە بریندار بوو هێز دەکات هەر کەسێ بریندار بوو محاولە بکات دەرباز بێت دەبابە هات جێیش هات دنیا ها بۆ سەرمان ئێمە لەبین دەبابەکانەوە دەشوین کاک ڕزگار خانەقینی ناوی تالبە ڕزگار سەعیدی ناوە تالب سەعیدی ناوە بەرای کاخەلی سەعیدە ئەو بریندار بوو زۆر بەخراپی کاک جەمالی هەمەی حای جەمیل شەهید بوو دامان دوو کەرمان پێ بوو عیب نێبردومان یەکیان زوو بەربوو یەکیشمان شەهیدەکەمان نا بەسەر عیب نێوە گوێ درێژە و بردیان و کاک شۆتەفەقی بریندار بوو دوایی ئێمە کاک ڕزگارمان هەڵگرت بە پشتوێنەکەی خۆم بە جاماوسە جامانەمە جامانەیەکی ڕەشی ئەستورم پێ بوو بەگە پشتوێنێکی ئەستوری قایمە خستمان ناو جەمانەکەەوە بردمان لە کتێبەکە تەفاسیەکەی تایە بردمانە عەلیەوە بۆ بەیانی سێ جار حکومەت ویستی بێ بۆمان خواڕستان نهات هات بەسەرمان کاک نووری ئەمانە ئەبوونە داستانی قەڵبەزەوکانی بەردینە شیرە ماڕگرتنی تۆپخانەی بەرکەورگان کۆی ئەو شتانەی تریش کە هێزەکانی تری حیزبە سیاسیەکانیان کرد ئایا ئەمانەی ئێوە کردان بۆ خۆی خۆسەلماندی کرد بۆ حکومەت کە کورد خۆیە سەلمێنە یاخۆ دواتر بوو بە نەهامەتی و مای تێکدانی گوندەکان و ئەوەی کە ئەوترا پێشمەرگ بووە سەبەبی تێکدانی لادیەکان ئەوە غەڵەتە ئەو کەلیمەیە چکە حکومەتی عێراقی سیاسەتی حکومەتی عێراقی ئەنفالی حکومەتی عێراقی زیرەکی جەنابی مەلا مستەفا لەوە بوو کە لە شۆڕشی ئێلوول لە ساڵی 70 شۆڕژەکەی ڕاگرت چکە سیاسەتی باس پاکتاوکردنی کورد بوو ئەو کاتە سیاسەتی ئەنفالی هەبوو خۆگەر بووایە ئەو کاتە شۆڕژەکەی ڕانەگرتایە ئەو میلەتەی کە دوایی ئەنفال کران کە لە سیاسەتی حکومەتی بەعسا بوو هەموو ئەنفال بووینایە ئێمە نەمەتوانی هەولێر و بڵێن سلێمانی و دووەگەشت کوردستانە ڕاستە بەڵام خۆ دوای هەر 8,000 بارزانی لە ئۆردوگاکانی قوشتەپەوانە هەر ئەناڵم ئەخە سیاسەتی بەعسە پێشتر سیاسەتی هەبوو پێشتر ئەوەی هەبوو ئێوە خۆشت باسی ئەەکەیت ئەڵەی کە ئێمە خوایە لە نێوان بەجێهێشتنی ماڵ و مناڵ و بوون بەبار بەسەر خەڵکەوە و شۆڕش و دڵسۆزی بۆ نیشتیمان و دیفاعکردن لە خاکی کوردستان لەناو هەموو ئەمانە گیرما خوارد بوو بەڵام دوجار خەڵکەکە جۆرێک لە بێزاری تیا دروست بوو بۆ نە ڕووداوێک باسەکەی لە ناوژەی شار باشێر ئەچنە ماڵێک و نان ئەخۆن و وەکو پێویست ینی خواردنەکە وەکو پێویست نییە ئەمە چی بە یعنی ئێوە ئەڵێوە چی بە خەڵکی ئەڵێن ئێوە کە لەو کاتانەدا ئەو شۆڕشەکرا و میلەتی ژووە خەڵکیش ئابۆ شێوەیە یعنی ماندوو بوو لە پێناوی قەزیەکە خۆی ئەوە لە معلومە بوو کە تەوزی مناڵم دوای ئەوەی کەکە عەلی بشکۆر سوپاسیەکەی نەیەشت ئەو شەڕە ببێوانە هاتینەوە ناو گوندەکەیمە لێماینەوە چوینە ماڵێک من و ئەحمەق خەفەری ماوە لەگەڵ عومەری حەلاو کابرا لە سەربانەوە بەفرێ ماڵی ئێمە لە بەردەم ماڵەکە ڕاوەسیان تا کابرا هاتە خوارەوە
تفەرمون کاکە فەرموو چوینە ژرۆ جا قەبێ نسکێنێ بۆ هێنا هەر ئاوەکەشی بۆ وەڕا یەکی نانێکشی داینێ تەمەەن ماڵیان ئاوا بێ من لێرەوە سڵاو ڕێز خۆشەویستیم بۆ ئەو ماڵە بۆ هەموو ماڵەکان چونکە ئێمەی پێشمەرگە و شۆڕەژێڕەکان ئەگەر خەڵکی خۆمان میلەتی خۆمان یارمەتیان نەداینە لە هەموو ڕوویەکەوە ئێمە چۆن نەماتوانی بژین چۆن نەماینەوە چاوساخیان نەکردین معلوماتیان نەداینێ خزمەتیان نەکردین جلیان بۆ ئەکردین ناو بەناو یارمەتیان ئەداین یعنی خزمەتێکی بەڵام خەڵکەکەش بێزاریش بوو بۆ هەندێکی بەیانی سەلام عەلەیک ئێوارە سەلام عەلەیک نیوەڕۆ سەلام عەلەیک عەسەدا ئەمە ڕۆی ئەوە یعنی ئەگەر خەڵکەش بێتاقەت بوو بە لێمان ناقیان نییە بەڕاستیکە بەڵام هەستی نەتەوەیەکە ئەوەنە زۆر بوو گەرچی بۆڵەشی بکرد بۆڵیان کردنانەکەتان خوارد ناوەڵا بەس وتی با بەنانمان نییە دایکە ئەو خوشکەیەکە وتم وڵا پورێگیان ئەمە کوڕی دکتۆر ناسکە و نابە ئەو کەتە بەناوبان بوو بە ئەحمە قەفەریم وتم وڵا پورێگیان ئەمە کوڕی دکتۆرە ناسکێ بەخوا بە ناز و نیعمەت گەورە بەوەی گیرمان خواردە وتی ئاخە ڕاستە دایکی لەوێ خەریکی معاشی خۆی خوا و کەشخەیەکەوە هاتووە میش بەسەر ئێوە نانەخوا ئەڵێ هەتا ئەوزانام تۆ لەوێ ئاڵی دایکی ئەمیان موچە خۆرە لە شارایە ئەخر بە حمەم وت وتم کاک ئەحمەد دەوت بە ئەحمە قەفەریم وت وتم ئەمە کوڕی دکتۆرە ناسکەیە دکتۆرە ناسکە ژنی کاک دکتۆر ئومێدە ئومێد دکتۆر ئومێد دوایی بوو بۆ وەزیری سەحەی عێراقی ئەگەر ما بێ سڵام بۆ هەیە ئەو کاتە بەناوبانگ بوو ینی وتم وەڵا ئەمە کوڕی دکتۆرە ناسکەیە و دایکی لەوەیە و دکتۆرە و لەوەیە و معاشخۆرەوەمانە ئەوەت خۆماگی وتی ئاخرەوەیە کاکە ئەوە دایکی بەخۆی لێ معاشخۆرە و کەشخەیەکەوە ئێمە ژێر ئەوە بەخۆی نانی ئێمە خۆمە بەڵێ پرسیاری ئەگەر ماوەی بەرنامەکەمەوەی نەماوە پرسیاری استراتیژێتی منتیقەی هەڵابجەم کرد بۆ هەم بۆ حیزبەکانم بۆ ئێران یعنی ئەتۆڵەی مانگی دوو ئێران ئێمەی ئاگادار کردەوە ئەو چوار حیزبەی ئاگادار کرد کە ئەچنە ئەو ناوچانە و هەڵابجاگرن چی بوو استراتیژی هەڵابجە ئێمە یەکەم کۆبوونەوە لە پاوە کردمان بەدەم بانگێشەکەی ئێرانەوە چوین بەدەم جمهوری ئیسلامی ئێران کاتە خەرەگەڕ ڕەمەزان کێ بوون حیزبەکان ئێمە و پارتی و یەکێتی و ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامیە بەیەکەوەی دوایی چوینە کرماشان کۆبوونەمان کرد لە کتێبەکان نووسیومە ناوی بەرپرسەکانی ئێرانیش حەقەت ئەو کاتە ئێمە وا تێگەشتین کە وتیان وتمان کاکە ئەم شەڕە چییە پێما بڵێن وتیان ئەم شەڕە مەشاغەلەیە شەڕی ئەساسی لە وەسەتی عێراقەوەیە بەڵام ئەمە ئەەکەین بۆی دەخل لەسەر ئەوەکەم بێتەوە بەڵام بەداخەوە دوای هەر شەڕی هەڵەبجە بوو و پێم وایە بە پێی ئەوەی کە کاکە حەمەش زیاتر معلوماتی کتێبی خوێن نووسراوە یەکێتیش حەزیان نەکرد ئەو شەڕە بێچکۆ زەختی زۆریان لەسەر بوو لەولاوە لە منتیقەی سەرگەڵ و منتیقەی سەکردایەتی خۆیان لەوێ چۆ زیاتر حەریصی ئەوە بوون بەس لە تەوزیعاتەکە بزوتنەوەی سامی و یەکێتی نیشتمانی بۆ هەڵەبجەدانرا بوون سۆشیالیست و پارتی بۆ ئەحماوا و هەتا بێ بۆ سیروان و زەمەقی ئێمەش لە سیروان بەرەو خوارەوە بۆ پردی زەڵم و بۆی ئەو جادەی پردی سەی سایە خەڵەبجە سیروانە بگری چاو نەخشەیە سەری گردوایی ئەرەوەڵا هەروە بوو بۆ هەڵەبجە هەڵبژێران لەم هەموو خاکە فراوانەی عێراق ئەو هەموو ناوچە سنووریە بە حسابی ئەوەی ئەمە شوێنێکە کە گرتنەکەی ئاسانە گوایە دیعایشیان نەکرد بە پرسەکانی عێراقی لەوێ گوایە هەندێکیان وایە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە وا باسکرا نەزانم چەنیتەوە چکۆ قسەیەک بوو باس ئەوەی کە ئەوترا ئامرلی وایە و منتیقەکەم ناوچەی فرۆشت قسە ناکرا چکە شۆفڵ و حەفارە و بلدۆزەری جمهوری ئیسلامی ئێران کە لە پلەی مەلا مستەفاوە لە مەڵە خوردەوە هاتنە خوارەوە جادەیان لێدا دیار بوو حکوومەت عێراقی هیچ مجوڵێکی نەکرد ئەم حیزبانەی ئێوەش بە هەمووتانەوە ئاوا خێرات تەسلیمی ئەو قەرارە بوون و بەشداری بکەن ئەی تۆ چێکی ئەو ئەی کرد بیکردونە ئەوەی کە ئێمەوتمان بۆ ئێمە لاقل ئەو خەڵکانەیە لاقل دیفاعی لێ بکەین ئێمە بە هەزاران خەڵکمان ڕزگار کرد و لە ڕێ ئێرانیشۆ ناردمانەوە بۆ کوردستان بەیان نامەیەکی مامۆستا مەلا عوسمانەیە دی کۆمنتێکە ماوەڵێ داوا لە هێزی بزوتنەوەکان نەچنە ناو هەڵەبجە مەترسی ژەهر بارانکردن و کیمیایی باران هەبووە یعنی ئێوە ئایا پێشوەختە نەتان ئەزانی کارە ساتێ ڕۆیە باش ئەگەر نەمانزانەیە بۆ قیناعیان داوینە تێ جمهوری ئیسلامی ئێران و جلێکیان داینێ بۆ بیدەن بە خۆمانە لە کاتی کیما بارانکردن ئەگەر ئەو معلوماتە نەبووانیان بۆ تەوزی ئەی حسابی ئەو خەڵکە نەئەکرات تاوانی ئەو زیاد لە 5,000 کەس شەهید و ئەخرەزانین چۆن ئەو کاتە
تەسەورەکەوان نەبوو چکە وتیان ئەمە مشاغلەیە بەڵێ مشاغلەیە بۆ شەڕە گەورەکە ئێمە و کاتە حەزمان نەکرد حکوومەتی عێراقی بە ناخی خۆیان بچێتە خوارەوە ئێمە لە ئێران نابووین ئێرانیش خۆتان نەزان ئێرانێکی گەورەیە هەمومان جمهوری ئیسلامی هاوکاریە کردین هەموو حیزبەکان ئەوانەی کە لەو حدودانە بوون لەو لە علاقاتیان لەگەڵ ئێرانە هەبوو قەرەگای لە ڕێک خەرەگای ڕەمەزان و هاوکاری هەموو حیزبەکان یعنی زۆرجار تۆمەتبارکردنی حیزبێکی سیاسی بەوەی کە ئیشی بۆ ئێران کروایە لەگەڵ ئێران بووە بە تەنها ئەمە بۆ خۆی مەترسیدارە کۆی حیزبەکان ئێران هاوکاریەکەنەوە تا تۆ نمونەش باسەکەی لەوانێن لە چەند شوێنە هێزی پێشمەرگە و مەفاریزەکان پاسداریشیان لەگەڵا بۆ لە ناوخۆ زای چۆنە هەر حیزبێ بە پێی حەجمی خۆی کۆماری ئیسلامی هاوکاری کرد هەندێک هەر ڕوودا حیزبێکی بە پێی حەجمی خۆی علاقەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەبوو ڕاستە بە پێی حەجم و نفوزی خۆ بەڵێ ڕووداوی ناخۆشە ناو هەڵەبجار ڕوویدا بەداخەوە بێ ئەوەی یعنی ئێمە بزانیان ناو بهێنرێ هەندێ لە حیزبە کوردیەکان بەوە تۆمەتبارەکان کە لە ناو هەڵەبجا بە تایبەتی مەسلەی شڕەخۆری و تاڵانی و برنی ماڵی خەڵکو و ئەمانە تۆ ئەو کاتە خۆت بە فعلی کیمیایەکە کرا بەسەر هەڵەبجاوە خەڵکی شەید کرد ئێوە لە هەڵەبجە بوون تۆ خۆت ڕووداوەکانت بینی من لە ڕۆژە دوای کیمە بەرانی هەڵەبجە حەڤەی سێ بەڵێ 55 کەس بووین من بووم کاک شێخ تۆفیق بوو شەیلا لە سەعا بوو ساڵحی خڕنوشی بوو عەلی برای حەبشکۆل بوو مەجموعەیەک بووین لەوانە بێ منایەتەوە تقریبا زۆر بووین هاتی نەمانزانی وایە هاتینە عەنەب یعنی نەتان بیست بوو کیمیای ڕەژاوە نەمانزانی هەوڵە هاتین گەشتینە عەنەب سیرەکەن کارەسات ئیتر هەمووی باوکەڕ و قورپیەوان و لە خۆدان و ئەوانە وابزانام زۆری جەنازەکانیش لەو قۆڵی عەنەبەوە لەوێ بوو کاکتا تێفروش مستەوەر بوو لەگەڵمانە ئیسر ماوە کاکتا ئەو کاتە ئێمە زانیمان هێرە و شیماونیە کەزایکی چی بەسەراتۆش کە ئەو کاتە کاکتا لە قسەکانیە کە قسەیە کرد ئیسر ماوە تا تێفور وتی دەستە خوشەکەی هێرۆشیما و ناکەزاکی ئەو وەختە ئێمە لە ڕووی مێژووە زیاتر معلوماتەوە بەس لەوێت زۆربەی برادەرەکانی ئێمە گەڕانەوە ئێمە وتمان من و کاک شێخ تۆفیق و دووسێ برادەری وتمان بە هەر بڕۆین هەڵەبجە بزانین چی قەومان لە هەڵەبجە ڕۆشتین تەمان تارە هەر هات ڕامان کرد ڕۆشتین بەرەو کوێ چوین بەرەو پشتی هەڵەبجە باوە کۆچەک و ئەو ناوە کانێک حەوزێکیان هەبوو حەوز و ئاو شوێنی دەست نوێژەوانە چون لێ مەجموعە خەڵکیش زۆری لێبوو لەوێ دەم و چاومان شۆری و تۆزی ئیسراحەتمان کرد و کاک لوقمان شەی لوقمانی حەمە ساڵە برای شەید عومەری حەمە ساڵە دوایی کاک حەمی ماوە تەمەن سیارەیەکیان گرتە بوو قەمەرەیەکی داستۆن بوو تاییتیان نەبوو منیش کە سێرم کرد وارشتەکەشی گشتی پسڕا بوو سێرم کرد تاییتیانە بانگی سەلامێکم کرد لێوتم کاکەوە تایە و سیارە وتی وەڵا لای برادەرێکە وتم ئەی فرۆشە وتی ئا معاملەمان لاگرت بە 25 سیارەکەی یانیە کە دەشبوڵەکەشمان کردەوە سێرەکەن هەوەی کابرای نایبزابتی عسکەری بوو عێراقی بوو ئەوەکەی لەگەڵ ئیجازەکەی هەمووی لەناو ئەو سیارا بوو سیارەکەمان بە چاکمان کرد و سواری بن پێگەڕاینەوە بەڵام بێگومان ئەوانەی کە ئەی شەڕەخۆریان کرد بە شتیان کرد بێ هەموو حیزبەکان ئەوانەی کە ئەوانیان کرد محاسەبەیان کردن ئیجرئاتیان لەگەڵا کردن کاکە حەمە بوختانێکە کات جوابشم داوەتە لەو کتێبە ئەوەی لە تۆ ئەو کاتانە لەوێ بووی لە لای عەبابەی لێ بووی برینار بوویت من بە کیماوی لێدا بووم شاخەوان کاک شاخەوانی ناوە ئێستا لە ئەڵمانیا لە مێنشن لام وایە ئەو 3-4 جا دەرزی لێدام تا هۆشم کردەوە بۆ تۆ جەنازەت کۆ کردەوە چی نانا من هەر هیچ نەکرد نادەناز دەست مەدە بدەم بەس ئەو بۆ نوشتەکەی هەر بۆن بوو کاریگەری کیمیایە کاریگەری کیمیاکە هەناسم سوار بوو هەتایارم بردمیانە عەبابەی لێ لە عەبابەی لێم ئەو شەوەش کە بانخیان تقانەوە من لە عەبابەی لێ بوو مەجموعەیە برادر هاتن وتمانەوە چیەوە زەرماوتی وەڵا بانخیان تقانەوە وتمان کێ وتیان تقانانەوە وتمان هیچی تیا بوو وتیانە وەڵا هەر وردەی تیا بووە دیناری ئاسنی تیا بوو ئێگە لەوێ نەبوو بن چوزانن دیناری ئاسنی تیا بووە
بەڵێ وانە ئەی بەس ناوێ نابم تۆ چ تۆمەتێک بە شوێنتەوە بوو کاگە حەما تۆمەتی کردووە لەگە مەلا هەژارم بینی مەلا هەژار حەسەنی مەلا مەحموود گوبانی سەر لە دەرەوەیە مەلا هەژار نازانم چی کردبوو ئەڵێ مەلا هەژار پێوتم ئەو ترێرانە نابینی براوەی نووری خزمت بۆ لەو قسە ناکە بۆ من قسەکەی ئێوە جواب ماوەتەوتم باش کاگە حەما ڕۆژی پێشوو کاک شەوکەت خۆعافیکە و کاک حامی و کاگە حەمە و من و کوڕەکەی مەلا تایاری تەبی سەفا عەبدوڕەحمان ئەوی لە شەڕی نەوها بەداخەوە تیاچوو یەک پیکانمان پێ بوو پیکامێکیش لە خەجێ ئەویشی خەرەگار ڕەمەزان بوو عەلی بچکۆلیشمان لەگەڵا بوو لە سەیتەرەکەی تازە دێکۆن سوپای پازار نایەوە بێمە هەڵەبجە دوای سێری تاریخی کە باشە تۆ ئێمە سیارەمان پێ نەبوو دوو ترێل لەکوێ بوو من دوو ترێلم لەکوێ بوو اینجا باش کاگە حەما ئەگەر من ئەوە بووم چه ئیجراتێک لەگەڵاکردن بۆ محاسەبە نەکردن بۆ ئیجراتی نەگر وەکو حیزبەکانی تر یا ئەمە بوختانێکی گەورەیە بوختانێک وتەنیا بۆ ناشرینکردنی من ئەگینا من تەحەداکەم لە پێشمەرگایەتیشمە چەند ساڵ لە درۆم یەک دینارم لێ کەس نەسەندووە نەچوومە دەسەر ماڵ یەک کەس بابێ لەو شارەزا بڵێ نووری حەما عەلی دینارێکی لەمە سەندووە یعنی تەحەداکەم پێشی ئینتیفازە ساڵی 1990 ئێوە وەکو خۆت باسیەکەی لەکانی خەیاران وەچن بۆ مەنتیقەی شلێر پێم وابێ لەوێ چالاکیش ئەکەن بەڵام باسی وەفدێکەکەی کە ناردووتانە بۆ ئەوەی کە لەگەڵ حکومەتا گفتوگۆ بکەن قادر جەباری و حاجی ئیبراهیم و ئەحمەد قەدەفەری ئەمسیان ئەو وەفدە چۆن بوو ئەو پەیوەندیە چۆن دروست کراوە یا سەرکردایەتی حیزب ئاگای لەوە بوو خۆی سەدام بەرنامەی گرتنی کۆیتی هەبووە ئێمە نەمانزانی وەفدی ناردوو وەلای هەموو حیزبەکان بۆ لای سەرکردایەتیان یا لە ڕێی ئەشخاصەوە بۆ لای هەموو حیزبەکان بە لای سەرکردایەتی بەڵێ ئێتی کێ نزیکە لێەوە ئێمەش لەو بناری سوورێنە شوێنێکمان چاکە چادری چاک جوان و دۆشک و کومباری جوان و پەرداخی جوان و پیاڵی جوان و زمان ئەگە عێراقیان بێت وا نەزانین ئێمە لە برسان بردوین شوێنی پێشوازی دیبلۆماسی شوێنێکی جوان و چاکمان کردومانە بەڵام دوایی نەهاتن وتیان نە ئێوە بێن ئێمەش پێشەوە هەموو بەرەی کوردستانی واتە پارتی و یەکێتی و ئەو کاتێ ئێمە بە یەکەوە ڕۆشتین بۆ مەنتیقەی شلێر و ناوخۆوان دە حدودی گۆخڵان چوین لەوێ مەنتیقەیە بدۆزینەوە بیگری تەبان ئێمە من بوو کاک شێخ تۆفیق بوو کاک مەلا فایق بوو کاک ئەحمەد قەدەفەری بوو کاک عەلی بشکۆل بوو کاک بەرایم خاجری بۆمانە بوو لە یەکێتی کاک مەحموود سەنگایی بوو کاک عەدنانی حەمەی مینا بوو کاک فەلای حەمبۆر بوو کاک ڕۆگلاری حاجی کایل بوو کاک عوسمان مەکڵی بوو کاک خولەی مامە عەزە بوو ئەوەی بیرم بێ لە پارتی کاک نەسەرینی هەورامی بوو کاک حەمەی حەمەد سەعید بوو خۆعافیان کە پێم وایە هەرەو دوانە بوون بیرم نایەتوانێت چێ بوو کە چوینەوە لێوە شوێنەکەمان دەدەشان کرد لە گۆخڵان بەرۆژوور بۆ سەر شیوی سەقز لای ساوجی و ئەو ناوە ڕۆشتن لای ساوجی و لەو دیوی ساوجی و ڕۆشتی بەڵێ لە ساوجی و ڕێگە نەبوو لە ساوجی و گۆخڵان و عەسکەرێ بوو لەو دیوە ڕۆشتین هاتین کە چوین لەوێ کەشمان کرد چوینە بەڕۆژ دەم و شەبق چوینە نزیکی جادەکە و سێرمان کرد ناو داروشتەکانە ماینەوە تا ئێوارە و تەرتیباتمان کاتینەوە و کاتە هەم پارتی هەمەکێتی نەهاتن بۆ جومەکە ئێمەش خۆمان بۆ خۆمان قەرارماندا وتمان ئێمە ئێوە ئەنجامتە وەک سۆشیالیست بەڵێ وتمان خۆمان ئەم قەرارمانداوە ئەی ئەو وەفدە چی بەسەرات جابە بۆ باسکەم کاتم نەماوەگەت ئەستا باسیەکەم ئێمە قەرارماندا وتمانە بێم شەڕە بکەین باشە ئێمە لە سی لەسەر سیوەکی حوتی ساڵی 1990 بەڵێ بەڵێ بەرنامەکەمان دانا لەوێ شەوەڤدەکەمان نرد وتمان ئێوەش بڕۆن لە ستورێنەوە دابەزین ئێوە بچن بۆیە ئێمە ئەم شەڕە ئەەکەین ئەوان نەزانێ ئێمە شەڕەکەەکەین ئەوە دەگەی خۆمان دوایی هاتنەوە تێکاگە ئێوە مەتاندا بە کوشت خوا ڕەحمی پێکردین ئەوانمان نرد و ئێمە چوین بۆ شەڕەکە بۆچی بۆی حکومەت بزانێ ئێمە قووەتی شەڕکردن و دیفاعکردنمان هەیە تەمان ڕۆشتین و
پلانماندانا لەوێ معسکەرێک بوو گرتمان و 13 کەسمان گرت و کۆمەڵی خەڵکی زۆر کوژرا و بریندارێکی زۆرشمان هەبوو ئێمە لەناو ئەسیرەکانە پێ کوردێکی تیا بوو ناوی کاک پۆڵا بوو عسکەری عێراقی بوو دیار بوو وتی ئامرکەتی یەکێتی بوو تەسیم بوو بوویەوە لە ئافاتەکە نردبیان بۆیە بۆ جوند یاما ئێسش مای بە کاک پۆڵا نازان بخوا خەڵکی منتیقی چەمچماڵەوە نەبوو دوایی دامانەوە بە یەکێتی 13 ئاسکەرمان گرت و ئەوانەی کوژان و چەکگوشتەکانمان هەمووی کۆ کردەوە هاتینەوە نەمازانێت لێ ماینەوە دوڕماینەوە بۆ ڕۆژی دواتر زانیمان عێراق پەلاماری کوێت ئەمامان تارێمان هەڵمانەگرێ و دەوابە دێ بۆمان کەچی نەژاتن دوایی زانیمان عێراق پەلاماری کوێ داوتمان ئەوە لەبەر ئەوە نەهاتوون بەلای ئێمە ئەی وەفدەکە وەفدەکە چوو بوونە خوارەوە بۆ قاینەجە و لە قاینەجەوە بردوبوویانە عربەت لە عربەتەوە بردوبوویانە سەراو بردویان سەراو لە قاینەجەوە لە سەراو بردیانە عربەت و لە عربەت بردیانە سێمانی هەر مشاغلە بوو هیچیان نەکرد نەخە مشاغلە بوو تەنیا مجرد ناڵم سەدام ئەو بەرنامەی بەدەستەوە نردی بۆ لای هەموو حیزبەکان بۆ لای پارتی و بۆ لای یەکێتی و بۆ لای ئیسلامیەکان و بۆ لای شوعەکان و بۆ لای ئێمە ئەوانەی ئەمە سەرکردایەتی حیزباگای لەمە بوو یعنی کەس تووشی کێشە نەبوو کاک قاروان بابا چۆن کاک قادروان ئەو مۆزوعە کاک قاروان لای ئێمە نەگەڕانەوە دوای لە خەڵازیەوە هاتنەوە دوایی بانیاکردن خەرک و بیانگرن و حیزب ناوەڵا ئێران باش حیزب بوو بەڵێ زۆر سپاس بۆ نوری حەمەعەلی پێشمەرگەی دێرین کە لە 3 حەڵقەی بەرنامەی جێپەنجە لەگەڵمان ئامادەبی سپاس دەکەم کە لەم بەرنامەی ئامادەبی زۆر سپاس بۆ ئێوە ئەوە یەکەم تەلەڤیزیۆن و یەکەم دەستگای ڕاگەاندنە هاتوون لەسەر ئەو کتێبەی من قسە مەگەڵاکەن من لێرەوە سڵاو دەنێرم بۆ هەموو ئەوانەی ناوم هێناون داوای لێبدرین شەکەم لەوانەی کە ناوم هێناوە لە بیرم چووە من خۆم بە کوڕی ئەو میلەتە ئەزانم و خۆم بە خزمەتکاری ئەو میلەتی خۆمەزانم و من لە تەمەنی خۆمە ئەوە مانگی 5 سیوێکی 5 42 ساڵ تاواکەم ئەچمە 43 ساڵی پێشمەگایەتیم ئومێدەوارم ئەو خەڵکانی ئەگەر ئازارێکیان چەشت پێ بەهۆی منەوە گەردنم ئازاکەن ئەگەر ئازابێکم بوو بە نانێکێکم خواردوێ بەدڵی نەبوو بێگەردم ئازاکەن بەڵێ سپاس دەکەم بەر لەوەی ماڵاوەش لە بینەرانم کەم ئەمەوێت چەند دێڕێک جێپەنجەی تۆ بۆ بەرنامەکەمان وە لەسەر کۆی ئەم تەوەرانە لە دەفتەری بیرەوەریەکەمانە بەجێ بێڵیت بنووسی بۆ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نوری حەمەعەلی پێشمەرگەی دێرین سوپاستانەکەم تا بەرنمەیەکی تر و جێپەنجەیەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو.